خەڵکی ڕۆژهەڵاتم لە شاری سەقزۆ هاتووم یەکەم جاریشەکە دێمە هەڵەبجە و هاوار پێشتر بە سلێمانی چ بووم اینجا بەداخەوە زانیاریکی زۆرم لەسەر ئەو بابەتێنە بوو بەس ئەمزانی کە ئاینی یارسان لە ڕۆژهەڵاتیش هەیە لە بەشی کرماشان و ئەوە کە ئەوان پێڵە ئەهلی حەق لێرەش هەندێک زانیاریم وەرگێر و ئەزانم ئەمڕۆ جشنی بەخشینە ئاینێکی کولتوریە و ئاگاشم لێ بوو کە بەشێ لە کچ و کوڕان ماندوو نەناسانە و خۆبەخشانە خەریکی ئیش و کارن و زۆر بەلامەوە جوان بوو تازەش هاتووم بە هیوام زانیاریتر وەرگرم. بەگشتی جەوی باشووری پێ چۆنە ئەوەنەی کە هاتوویت و سەردانی کردووە؟ واللهی من بە تایبەت بۆ خۆم عاشقی باشوورم دڵم هەر لێرەیە کاشکەڕێم بۆ ڕۆژهەڵات دیسان هەر دڵم لێرەیە خەڵکەکەی زۆر باشن زۆر ینی من هەستەکەم لە مێژە لێرەیە ئاژیم زۆرم خۆشێن بکیان و دڵ.